لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 1940 لەوانەکانی تەفسیر قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أو كالذي مر على قرية وهي خاوية على عروشها قال أنى يحيي هذه الله بعد موتها فأماته الله 100 عام ثم بعثه قال كم لبثت؟ قال لبثت يوما أو بعض يوم قال بل لبثت 100 عام فانظر إلى طعامك وشرابك لم يتسنه وانظر إلى حمارك ولنجعلك آية للناس وانظر إلى العظام كيف ننشزها ثم نكسوها لحما فلما تبين له قال أعلم أن الله على كل شيء قدير. بەڕێ خۆشەویستان، دیارە ئەو ئاەتە و هەروەها ئاەتی دواتریش هەر زیاتر باس لە ڕبوبیەتی خوای گەورە سوبحانەه وتەعالە و بە تایبەتی باز لە توانا و دەسەڵاتی خوای گەورە سوبحانەه وتەعالە لەسەر زیندی بوونەوە، باز لە دەسەڵاتی خوای گەورە دەکات سوبحانەه وتەعالە لەسەر ژیان و مردن. وەکو لە ئاەتەکەی پێشترێش خوای گەورە سوبحانەه وتەعالە باسی لە ئەو گفتوگۆ و مناقەشەی کە لە نێوان نەمرود و هەروەها لە نێوان ئیبراهیم عەلەیهی السەڵاتو وەسەلام یاخود ئەو کەسەی کەوا گفتوگۆ لەگەڵ ئیبراهیم دەکات، نەمرودە یاخود غەیری نەمرودە، لەسەر دەسەڵاتی ڕەب العالەمین کاتێک کە ئەو ئیدعای ئەو دەسەڵاتە دەکاتن، وەکو معلومە لە ئاەتەکەی پێشترێک کە لەوانەیە ڕابردوو ڕوونمان کردەوە. ئیتر ئەوەشیان لە درێژەی ئەو بابەتە باس لە دەسەڵاتی خوای گەورە دەکات بە تایبەتی لە مەسئلەی زیندی بوونەوە، ئەو مەسئلەی کەوا گرێکۆرەیە لای زۆرێک لە خەڵکی ئەوەی لە پێشترێەوە ئێستا و لە داهاتووشدا کە بەڕاستی ئەوەی کەوا یەقینی بە زیندی بوونەوە و دەسەڵاتی خوای گەورە هەیە بە زیندی بوونەوە لە ڕۆژی قیامەت، بە تەئکید کەسێک کە حیساب لە بۆ گفتاری حیساب لە بۆ کردارەکانی دەکا، کەسێکی خواناسی لێ دەردەچی، بەڵام بە پێچەوانەوە ئەوەی کەوا شەک و گومانی لە قیامەت هەیە، شەک و گومانی لە دەسەڵاتی خوای گەورە هەیە لە زیندی بوونەوە، بە تەئکید ئەو شتان دەکا کە هەوا و ئارەزووی پێی خۆشە. خوا پەنامان بدە. ئیتر لێرەدا بەو شێوەی خوای گەورە سوبحانەه وتەعالە باز دەکا ئەو کەلەذی مەڕ عەلا قەڕیەة وهی خاویەة عەلا عروشها، یاخود نمونەی ئەو کەسەی کەوا بەلای قەریە و ئاوەدانیەک کەوا ڕۆژێک لە ڕۆژان قەریە و ئاوەدانی بووە، کاتێکەوە بەلایدا تێدەپەڕیتن کە لەو کاتەی ئەو بەلایدا تێدەپەڕی وهی خاویەة عەلا عروشها، ئەو جێگایە چۆڵ بووە و ماڵەکانیشیان جێگای نیشتە جێبوونیان کاول بووە، خاویەة عەلا عروشها، دیوارەکانیان بەسەر سەقفەکانیان دابەر بوویتەوە. قال أنى يحيي هذه الله بعد موتها. ئیتر ئەو کەسە گوتی ئایا بە چ شێوەیەک یاخود کەی خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەو قەریەیە یاخود ئەو ئاوەدانیە خەڵک و دانیشتوانی ئەو ئاوەدانیە بە چ شێوەیەک خوای گەورە یاخود کەینێ خوای گەورە زیندی دەکاتەوە لە دوای ئەوەی کەوا مردینە. فأماته الله 100 عام ثم بعثه. ئیتر خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەو کەسە دەمرێنی 100 ساڵان پاشان خوای گەورە زیندی دەکاتەوە، پێی دەفەرمی کەم لەبێت، چەند مایەوە، تەسەوڕ دەکەی چەند مایەوە لەو جێگایە خۆت و چەند مردی. قال لبثت يوما أو بعض يوم. ئەویش لە وەڵامدا دەڵێتن ڕۆژێک مایمەوە یاخود بەشێک لە ڕۆژێک مایمەوە. قال بل لبثت 100 عام. بەڵکو 100 ساڵان مایەوە. سبحان الله. فانظر إلى طعامك وشرابك لم يتسنه. تەماشای خواردن و خواردنەوەکەت بکە، لەم یەتەسەنە، تێک نەچووینە.
وانظر إلى حمارك تەماشای گوێ درێژەکەت بکە کە دیارە گوێ درێژێکی پێ بووە لەو کاتێکە و قسەی کرد ئیتر لە کاتی مردنەکەیدا گوێ درێژەکەش طبعاً بە هەمان شێوە کە مردیە وانظر إلى حمارك کە ئەویشیان طبعاً مردیە با بڵێن گیان لە لاشەیدا نەمایە و هەروەها بوویتە ئێسک و پرووسک و ئێسک و پرووسکەکەشی پەرت و بڵاو بووە تاوەکو بدکەینە ئایەتێک و بەڵگەیەک لە بۆ خەڵکی لەسەر دەسەڵاتی خوای گەورە لە بۆ زیندی بوونەوە وانظر إلى العظام ئەوجا تەماشای ئێسچی گوێ درێژەکەت بکە كيف ننشزها کو بە چ شێوەیەک بەرزی دەکەینەوە لەسەر یەکتریدا دەنێینەوە هەیکەلەکە ثم نكسوها لحما تر لە پێش چاوت ئەو ئێسک و پرووسکە کاتێکەوە پەرش و بڵاو بوویتەوە لەسەر یەکی دای دەنێینەوە ئێسکەکە تەواو دەبی هەیکەلەکە تەواو دەبی و ئەوجا دای دەپۆشینەوە بە گۆشت فلما تبين له کاتێکەوە لە بۆی ڕوون بووە دەسەڵاتی خوای گەورە بە شێوەیەکە قال أعلم أن الله على كل شيء قدير ئەوجا گوتی بەتەئکید دەزانم کەوە الله سبحانه وتعالى لەسەر هەموو شتێک بەدەسەڵاتە ئیتر ئەوە بە کورتی مانای ئاەتەکە ئەو کەلەذی دیارە ئەو عاتیفەیە واتە عەتفی ئەو ئاەتە لەسەر ئاەتەکەی پێشترێ دەکە دیارە واومان هەیە و ئەومان هەیە لە بۆ عەتف واو لە بۆ ئەوەی کەوە عەتفی دوو جملە لەسەر یەکتری بکە و جەمعیان بکا لە شتێکدا و ئەویش عاتیفەیە بەڵام ئەویان لە بۆ تەنویعە واتە ئەوەیان یان ئەوە ئیتر خوای گەورە سەرنجمان ڕادکێشی لە بۆ ئەوەی کەوە نمونە دەینتەوە لەسەر دەسەڵاتی خۆی سبحانه وتعالى لەو نمونەی کەوا پێشترێ هینایەوە لەو گفتوگۆی لە نێوان ئیبراهیم و ئەو کەسە بێباوەڕە بە چ شێوەیەک ئیبراهیم حجەی بەهێز دەینتەوە لەسەر دەسەڵاتی خوای گەورە و یاخود ئەو نمونەی ئێستا و هەروەها ئەوەی لە دواتریش باز دەکرێت کە هەمووی بەڵگەن لەسەر دەسەڵاتی رب العالمین بە تایبەتی لەسەر ژیان و مردن و زیندیکردنەوە ئەو کەلەذی کافەکەش وەکو زانان دەفەرمونیان زائیدەیە للتەوکید یان بە معنای مثل دێ کەواتە خوای گەورە دەفەرمی یان تەماشا ئەو نمونەیە بکە ئەو کەسەی کەوا مەڕ على قەریەة ئەو کەسەی کەوا بەلای قەریەیەکدا دەڕوە گوتمان قەریە لە مستەلەحی قورئانی پیرۆز بە ئاوەدانی دەگوترێ ئەوجا کچکە بیان گەورە ئەوە خوای گەورە بە قەریە ناوی لێنایە ئیتر یان نمونەی ئەو کەسەی کەوا بەلای قەریەیەکدا دەڕوە بەلای ئاوەدانی یاخود گوندێکدا دەڕوە ئایا ئەو کەسە چێ بوو و ئەو گوندە چێن دەرێ بوو زۆرێک لە تەفسیرەکان دەفەرمون ئەو کەسە عوزەیر بوو و هەروەها ئەو قەریەی کەوا بەلایدا تێپەڕی بەیت المەقدس بوو لە دوای ئەوە کە بوختونسڕ کاولی کرد بوو ئیتر ئەوە قسەیە بەڕاستی ئیسرائیلیاتە هیچ بەڵگەیەک لە قورئان و لە سوننە لەسەری نییە کەوا فعلەن ئەو کەسە عوزەیر بووە و هەروەها ئەو قەریەش بەیت المەقدس بووە خوای گەورە سبحانه وتعالى ناوی ئەو کەسە ناینی و ناوی قەریەکەش ناینی لێرە و لە چەندین جێگا کە خوای گەورە باز لە چیرۆکێک دەکا ئەوەی کەوا لێی گرنگە لە چیرۆکەدا ئەوەیە کەوا عیبرەتی لێ وەرگیرێ ئەوەیە کەوا ئیسفادەی لێ بکرێ عیبرەتیش وەکو معلومە کە دەڵێن عیبرەت وەربگیرێتن واتە ئەو کەسە لە دوای بیستنی ئەو چیرۆگە لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب وخواي قول دفرمي لو قصصاني كوا خواي قول باسي دكات عبرتي لي وردقري كساني كوا خاوان عقلا ديار عبرت لعبور وهاتواتا أو كسان لدواي بيستني أو قصة لحالتك برو حالتي شديكة بباريتوا كواتا برو يقين بباريتوا برو أوي كوا زياتر دامزري لسر أو بيرو باوري وبالتايبتي لسر دصلاتي خواي قول سبحانه وتعالى لۆ خوای گەورە گرنگی بە ناو و گرنگی بە تەریخ نادا لە باسکردنی سیرۆکان گرنگی بە ئەحداسەکان دەدا ئەو ئەحداس و ڕووداوانەی کەوا بەڵگەن لەسەر دەسەڵاتی رب العالمین بەڵێ ئایا ئەو نمونەی ئەو کەسەی کەوا بەلای قەریەیەکدا دەڕوا بەلای گوندێک کەوا ڕۆژێک لە ڕۆژان ئاوەدان بووە بەڵام لەو حاڵەتەی ئەو بەلایدا تێدەپەڕی و هیە خاویە بەڵام لەو حاڵەتەی کە ئەو بەلایدا تێدەپەڕی خاویە واتە چۆڵ بووە ئەی خالیە چۆڵ بووە لە دانیشتوان چۆڵ بووە لە کەسانێکی زندی کاول بووە خاویەتون على عروشها على عروشها واتە وەکو زانایان دەفەرمون
واتە جدرانها ساقطة على سقوفها عروج بمعنى سقوف لعريش هاتي كواتا أو جێگایە کاول بۆ لە دوایەوە خەڵکەکەشی طبعا نەمایە سەقفی خانووەکان کەوتیتە خوارێ و دیوارەکەشی بەسەریدا کەوتیە کەواتە خاویەتون على عروشها ئیتر ئەو جێگایی کە ئەو کەسە بەلایدا تێدەپەڕی دانیشتوان و ژیانی تێدا نەمایە و هەروها بینا و مەساکینەکانیشیان کاول بووە. قال ئەو کەسە دەڵێ ئەنا یحیی هذه الله بعد موتها. ئەنا لێرەدا زانیان بە دوو شێوەیە لێچێت دەنەوە یانەوەتە بە معنای کەیفە یان بە معنای مەتا کەواتە یانەوەتە بە معنای ئەوەی بە چ شێوەیەک خوای گەورە زیندی دەکاتەوە سبحانه وتعالى بە چ شێوەیەک و یاخود بە معنای مەتا دێواتە کەی خوای گەورە ئەوە زیندی دەکاتەوە کەواتە یەکەمیان ئەنا بە معنای کەیفە بێ لە بۆ ئیستبتایە واتە کا ئەو ڕۆژەی کە خوای گەورە ئێرە زیندی دەکاتەوە و بە چ شێوەیەک زیندی دەکاتەوە بەڵام بە معنای مەتا لە بۆ ئیستعجالە دەی کەنجین خوای گەورە ئێرە زیندی دەکاتەوە کەنجین خوای گەورە ئێرە زیندی دەکاتەوە ئیتر بەو شێوەیە ئەو کەسە ئەو قسەیە دەکاتن لە کاتێکدا کە بەلای ئەو قەریەیەدا تێدەپەڕی خوای گەورە وەڵامێکی عەمەلی دەداتەوە ئەنا یحیی هذه الله بعد موتها وەڵامێکی عەمەلی لە بۆ ئەو وهروە لە دوای ئەو لە بۆ ئێمەش و هەتا ڕۆژی قیامەت فأماته الله 100 عام ثم بعثه خوای گەورە ئەو کەسە 100 ساڵ دەمرێنی پاشان زیندی دەکاتەوە سبحان الله قال كم لبثت ثم بعثه نافر ثم أحياه ثم بعثه دەڵێن فەرق لە بینی بەعث و ئیحیا کە هەردووچیان یەک مانا دەگەینی بەعث زیاتر با بڵێن سورعەت و خێرایی تێدا کو کەسێک لە خەو هەڵدەستی بە خێرایی ئیتر بەو شێوێ خوای گەورە لە دوای 100 ساڵ مراندن ئەو کەسەی کە بە یەک کەلیمە لەلایەن رب العالمینەوە زیندی دەبیتەوە بە خێراییش هەڵدەستیتەوە ثم بعث قال كم لبثت چەند مایەوە ابن كثير رحمة خوای لێ دەفەرمی لە تەفسیری واتەدا دەفەرمی یەکەم شت خوای گەورە چاوەکانی زیندی کردەوە تاوەکو تەماشای لاشەی خۆش بکاتەوە کە بە شێوەیەک زیندی دەبیتەوە خوای گەورە پێی دەفەرمی کەم لەبثت چەند مایەوە جا ئایا مباشەرەتەن خوای گەورە پێی دەفەرمی یاخود خوای گەورە فەرمان بە مەلایکەتێک بکە مخاتەبەی بکە ئیتر الله أعلم قال كم لبثت ئەگەر بە فەرمانی خوای گەورەش بی هەر خوایە وا دەفەرمی بە مەلایکەتەکەیەوە پێی بڵێ كم لبثت ئایا چەند مایەوە ئەتو لێرە قال لبثت يوما أو بعض يوم ئەو کەسەش دەڵێ ڕۆژێک مایمەوە یاخود بەشێک لە ڕۆژێک لێ زانان دەفەرمون ئەو کەسە دانی سبەی نەبووە کاتێکەوە وەفاتی کردیە کە خوای گەورە زیندی کردیتەوە دانی ئێوارە بوو ئیتر وای زانیە لەبثت يوما ئایا ڕۆژێک بە کاملی و یاخود بەشێک لە ڕۆژێک هەر ئەو ڕۆژە بووە کە سبەی وفاتی کردیە ئێوارە زیندی بوویتەوە و هەستایتەوە ئیتر ئەو دوو احتمال دادەنی یان ڕۆژێک بە کاملی یان بەشێک لە ڕۆژێکدا ئەمن لێرە بوویمە و لێرە مایمەوە قال بل لبثت 100 عام بل لە بۆ ئیضرابە نەخێر نە ڕۆژێک و نەدانە ڕۆژێک یاخود بەشە ڕۆژێک بەڵکو 100 عام 100 ساڵ سبحان الله 100 ساڵ لێرە مردی فانظر إلى طعامك وشرابك لم يتسنى تەماشای ئەو خواردن و خواردنەوەی بکە کە پێت بوو هیچی لێ بەسەر نەهاتێ سبحان الله 100 ساڵ ئەو کەسە مردێ گوێ درێژەکەشی هەر عینی ژیانی لێوەرگیرایتەوە بەڵام خواردن و خواردنەوەکەی کە پێی بووە لەم یەتەسەنە سبحان الله کە ئەویان لە هەمووی معڕەسترە خواردن و خواردنەوە لە هەموو شتێک خێراتر تێک دەچی و نامینێ بەڵام خوای گەورە وەکو معجزەیەک نیشانی ئەو نیشانی ئێمەش دەکەوە ئەگەر خوا بیەوێ سبحانه وتعالى هەر شتێک ئەوە تەنها پێ دەفەرمی کون تەماشای خواردن و خواردنەوەکەت بکە لەم یەتەسەنە لەم یەتەغەیەر هیچی لێ بەسەر نەهاتیە وانظر إلى حمارك تەماشای گوێ درێژەکەت بکە کە وەکو دیارە لە دواترێ باسی دەکاتن کە ئەویشیان لە دوای ئەوەی کەوا ژیانی لێوەرگیرایتەوە بوویتە ئێسک و پرووسک و پەرش و بڵاویش بوویتەوە تاوەکو بتکەینە ئاەت و بەڵگەیەک لە بۆ هەموو خەڵکی لەسەر دەسەڵاتی رب العالمین وانظر إلى العظام ئەو جا تەماشای ئێسک و پرووس چی ئەو گوێ درێژە بکە کەوا پەرش و بڵاو بوویتەوە كيف ننشزها كيف ننشزها لە نەشز هاتێ ناشز ئەوە ناشز واتە مرتفع نەشز مرتفع
کەواتە نونشیزوها تا نەرفعها ئەو ئێسک و پروسکانی کەوا پەرش و بڵاو بووینەوە یەکێک دەیهێنین و لەسەر یەک بەرزی دەکەینەوە و لە جێگای خۆی دایدێنینەوە و یاخود بە قیراءەتێکی دیکە کەیفە ننشرها واتە بە چ شێوەیەک زندی دەکەینەوە پاشەوەی کە بووینە ڕزینە بە چ شێوەیەک زندی دەکەن تەماشای بکە کەواتە لەوانەیە هەردوومانەش لە خۆی بگرێتن کەوا تەعەڕوزی لەگەڵ یەکتر نییە ئەو ئێسک و پروسکەی کەوا بوویتە ڕزی بووە زندی دەکەینەوە ئەوجا بەرزی دەکەینەوە لەسەر یەکێدا دەنین ثم نەکسوها لەحما پاشان دایدەپۆشینەوە بە گۆشت فلما تبين له باش ئەوەی کەوا لۆی بە دیار کەوت دەسەڵاتی رب العالمین قال أعلم أن الله على كل شيء قدير أو زاوتي دزانم كوا الله لسر هموش تيك بتوانا بقراءة إيشكا قال اعلم بزانا أن الله على كل شيء قدير بزانا كالله لسر هموش تيك بتوانا كوا تجمع بين دو قراءة بي قوترا بزانا كوا خواي قول لسر هموش تيك بتوانا أوش قوتي زانيم كوا خواي قولا لسر هموش تيك بتوانا كوا فعلا أو قناعة يقين شي زور مهمة پێویستە بەو شێوەی هیچ شەک و گومانمان لە دەسەڵاتی رب العالمین نەبی لەسەر ئەوەی کەوا بەتوانایە لەسەر هەموو شتێک وەکو لە کۆتایەتەکەدا دەفەرمی و بە تایبەتیش لەسەر زندیکردنەوە ئەو ئینسانە لە کاتێکدا کەوا لە سەرەتادا خەڵقی کردیە نەبووە ئەو ئینسانە لە پاشان خوای گەورە خەڵقی کرد وەکو ئێمەی زندی بە خۆمان کەوا دەژیین و دەور بەرمان دەبینین دەی ئەو خوایە لە دوای مردنی ئەو ئینسان بەتوانە زارش کە زندی بکاتەوە وەکو لە چەندین ئاتی دیکەش تەرکیز لەسەر ئەو بابەتەی کرایە لەبەرەوەی وەکو گوتمان ئیمان هینان بە ڕۆژی دوایی لە دوای ئیمان بالله گرنگترین ڕوکنەکانی ئیمانە لەبەرەوەی بەڕاست تەئسیر لە تەفکیری ئینسان لە گفتاری ئینسان لە کرداری ئینسان دەکا ئیتر لە خوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە بین کەوا بە یەقینەوە ئاەتەکانی خوای گەورە بخوێنینەوە و یەقینمان بەدەسەڵاتی خوای گەورە لەسەر هەموو شتێک لەسەر ئەو ئەساسەش تەسەوڕ و هەڵسوکەوت بکەین و هەروها یەقینمان هەبی کەوا وەکو دەمرین وەکو دەنوین ئەو هاش دەمرین وەکو کە هەڵدەستینەوە ئەو هاش زندیمان دەکاتەوە ئەو جا خوای گەورە حساب و کتابمان لەگەڵ دەکات وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون